مامۆستایەک بە پێوەری عەقڵ لە هەمان کاتدا هەر کاک دکتۆر فاروق پێشەکیشی بۆ نووسیوە ئەو خاتوو بۆ ناسلێمان کە ڕۆحی لە ناو شیعری مناڵەکان بایۆگرافیای میری دایکم ئەمەوێ لێرە شتێک بڵێم ببێتە سەرنج لە لای بەڕێستان لە دوای ئەوەی کە بەدەستانەگا بڵێن باسی خوشکوبراکانی کردووە بۆ نمونە ناوی خوشکوبراکانی تیانە یاخود ناوی دایکی تیانە باسی ئاماژەی بە ژیان نامەیەکی دایکی نەداوە لێرە ئەمەوێ خاپۆ کەموانێ بایۆگرافیای میری دایکم وەکو دکتۆر ئاماژەی پێدا حەزمان کرد گشتگیر بێ بۆ سەرجەم ئەو دایکانەی کە هەم دایک بوون بۆ مناڵەکانیان و هەم باوک بوون بۆ مناڵەکانیان سەرجەم ئەو دایکە شێرە ژنانەی کە هەموو جوانیەکانی تەمەنی خۆیان بەخشیوە بە مناڵەکانیان هەر بۆیە حەزم کرد گشتگر بێ بۆ ئەوەی لە هەر شوێنێک ئەم بایۆگرافیای خوێندرایەوە ئەو کەسە بەئی خۆی بزانێ ئەو کەسە بەئی دایکی خۆی بزانێ بە وجود کە خانمەیەکی خوێنێتەوە هاوسەرەکەی لە ژیانە نەماوە مناڵەکانی گەورە کردووە بەری خۆی بزانێ هیوادارم کە بایۆگرافیای میری دایکم بەردەوام بێ میری باوکی تێدا بێت چکە چەنەها ئێمە تەنها نابێت دایکانمان لەبیر بێ باوکانیشان چەنەها باوکی جوانمانەیە کە سەربازی ونن لە دوای هاوسەرەکانیان مناڵەکانیان بە جوانترین شێوە پەروەردە کردووە و وەفای هاوسەریان لەبیر نەکردووە ئەگەر خوای گەورە تەمەن باقی بێت ئینشاءڵڵا هەوڵەدەین بایۆگرافیای میری باوکیش بنووسین کە ئەوە هیچی بەدەرنیە لە میری دایکم دەستەکانی دایکم لە لۆکە دەچوون هەموو کاتێک برینەکانی باوکمی ساڕێژە کرد بەبێ بەکارهێنانی دەستکەش تەمەنم 13 ساڵان بوو کاتێک لە دایکم ئەڕوانی باوکم پێی ئەوت تۆ چۆن بێز لە من ناکەیتەوە بۆ هەموو برینەوە تو من ساڕێژەکەی دەرمان لەم نەدەی هەڵبەت ئازیزانم ئەو کاتی کە ساڵی 1993 وەختم تووشی نەخۆشیێک بوو مامۆستا بوو پەروەردەکار بوو یەکێک بوو لەو مامۆستانی کە چەندان ساڵ بەخۆ بەخەش ئەو کاتە تازە ڕاپەڕین بوو پێشمەرگە هات بۆ خوارەوە وەزعێکی سیاسینە لەبەر هەبوو وەکو هەر ئەو مامۆستانی کە هاوڕەفیقی بوو لەو کاتەدا باوکم بە خۆبەخشانە دەوامی ئەکرد و یەکێ لەو شتانی کە هەتا ماو بیرم ناچێتەوە ئی باوکم ئەلفودەی مامۆستا ئەمین باڵداری ئەهێنایەوە ئەو کاتە تەلەبە پەڕپەڕیە کرد سەردەمێکی وەزعێکی ناخۆش بوو هەمووی ئەهێنا بە بزمار و چەکوش لەگەڵ تەلی حەدادی ئەیهێنا بە بزمار گونی ئەکرد و بە تەلی حەدادی جاری وا بوستی کتێبی هێنایشەوە هەر شەوەی پۆلێک ئێمە مناڵ بووین ئەیتر ئەیوت با ئەم کتێبانە ئەوەنە مەزبوط کەم بۆ قوتابیەکان بۆ ئەوەی کە پەڕپەڕ نەبێت و بتوان ئەمە قەت لە بیری من ناچێتەوە ئەم بایۆگرافیای ئەو ئەم فەرهەنگ و زمانەی من شتێکی تازەیە لە جیهانی ئەدەب و پەروەردا پێش ئەم ئەگەر یەکێک شتێکی وای بینیوە پێشەوەی لە خزمەتدانا بڵێم خوا حەفیز با پێم بڵێ کەس نەیکردووە و منیش بۆ کەسم نەکردووە و بە هیچ مەسلحەتێکیش نەمکردووە و لە پێناوی هیچیشان نەمکردووە دایک لای ئارەزوو ڕەمزە هەر دایکی نییە هەر حاجی نییە ڕەمزە ئەم بۆ دایکەکانی کەس قسەی کردووە بەڵام لە سێبەری دایکە ئەمە زۆر جوانە ناوچەکانیشی هەڵبژاردەوە ئەوە باسمان کرد بەس من باسی فەرهەنگەکەم بەڕێزەکانم ئەمە خۆی لە خۆیان کارێکی فەرهەنگیە زمانە بۆچی چونکە بەعزە وشەیەکەیە بەس لە شار باژەر خەڵکی زانێ بەعزە وشەیەکەیە بەس لە حاجیا و قەڵەرزێ و ڕانیە خەڵکی زانێ بەعزە وشەیەکەیە بەس زەمینەکانی کەلار و گەرمیان و خانەقی دەیزانن بەعزە وشەیەکەیە بەس بەگزاکانی هەڵەبجەی زانن و من حەزەکەم ئەو کچەی خۆم بپەڕێتەوە بۆ لای ئەحمەدی خانێ بپەڕێتەوە بۆ سنە بۆ هەمەدان بپەڕێتەوە بۆ ئەوێ کچێ فەرهەنگەکان بخوێنێتەوە بۆ ئەوەی ئەم نووسینە تەواو بکات ئەمڕۆ بایۆگرافیامان هەبوو لەسەر ژن لەسەر دایک هەڵبەت بایۆگرافیای میری دایکم پێشکەشمان کرد بە هەموو ئەو ژنانەی کە هاوسەرەکانیان لە ژیاندا نەماوە هەر لە تەمەنێکی مناڵیە و مناڵەکانیان پەروەردە کردووە ئامانجی من لەم بایۆگرافیای و لە هەموو نووسینەکانم حەزەکەم دەنگی ژن بگەێنم
ژن هەمیشە لە کۆمەڵگادا نەک هەر دایکە بەڵکو پزیشکە بەخێوکارە پەروەردەکارە وڵات پارێزە شەروانە هەمومان بینیمان لە ڕۆژئاوا چەنەها شەروانمانە بوو کە بە شەرەف و کەرامەتەوە دیفاعیان لە وڵاتەکەیان دەکرد دەنگی ژن هەمیشە با لە کتێبەکان لە نووسینەکان لە بایۆگرافیەکان لە هەموو ئەو بابەتان ئەدەبیانەی کە هەیە لەو پەروەردانەی کە هەیە بە هەمومان بتوانین ڕۆڵی ژن بەرجەستە بکەین.